سەبارەت بە گەشتیارانی ئەم ساڵ بەراورد لەگەڵ جەژنی قوربانی پارساڵ ڕێژەکە 180 تقریبا هاتووە و 120 کەمی کردووە بەراورد لەگەڵ جەژنی قوربانی پارساڵ، بەڵام بە شێوەیەکی گشتی دەبین قەرەباڵغی شەر هەیە لە ناوچە گەشت و گوزاریەکەم لە هەموو ناوچەکانی ڕەواندز، مێرگەسۆر، چۆمان، وارووا سۆران، لە کەپرەکان، لە چێشخانەکان، لە هۆتێل و مۆتێلەکان گەشتارێکی زۆر هاتووە، کەپرە گەشتارەکان بە شێوەیەکی گشتی. بۆیە ئەوەی لەسەر ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئیجباری ناوچە گەشت و گوزاریەکانمان کردەوە بەوەی کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان لە بەستنی ماسێک، لە دەستکێش و موادی تاقیم لە دخولەکان دابنێتن. هەموو ئەمانە ئێمە پەیڕەومان کردەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی دەبینین گەشتیاران کەمتر پابەندی ڕێنمایەکانن. ومێدەوارین تاشی کورد ئەو بابەتی هۆشیاری زیاتر لە بە هەندوەرگیرێتن بۆ ئەوەی زیاتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بێ بۆ سەلامەتی گشتی خۆیان و کۆمەڵگا.